بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزان، خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوە گەیشتمەوە. ئێمە هەروە باسی نوێژ دەکەین، وتمان دروستی نوێژ، جوانی نوێژ، پوختی نوێژ، یعنی نوێژێکی پڕ خوشوع و خضوع بکەی، ئەوە نیشانەی زیندوی دڵەکەتە و دڵیش بەمە زیندی ئەبێ و بەمەش پاک دەبێتەوە. کۆمەڵێک شتمان باس کرد، هاتینە سەر ئەوەی ئاخری کە چەند خاڵێکەیە دەبی لەو نوێژەی تو تێدابی. یەکەمیمان گوتمان حضور القلب، کە بەڕاستی دەبی دڵت لە نوێژەکەی دابێ. بەداخەوە ئێمە دڵمان زۆر ئەروا لە نوێژێ، دەزانین زار بەزار ئەوە بەبیری دێتەوە ئەو کورەمنەوە سوورەتی فاتحە دەخین غەیر المەغضوب عەلەیهیم وەلا الضالین ئامین، ئەوزە بەبیرم دێتەوە لە ناو نوێژێ. سبحان الله، سوزدەی دەبە، ڕکوعی دەبە، هەر نازانی هەر دەست ئەرێ ئەو ڕکعەتی چەندەما، دەبی دووەم بی یا سێم بی، دەبی تەحیاتی ناوەندێ بخین بی، نا وەڵڵا نازانم. ئەوە هەموو نیشانەوەی ئەو دڵە هیچ ئاگای لە نوێژەکەی نییە، هیچ ئاگای لە نوێژەکەی نییە. سبحان الله، پیا و ساڵحان کە نوێژیان دەکرد، لایەکی ماڵیان وێران باە، لایەکی ئەو شارە کاول باە ئاگای لێ نەبوو. وەڵڵا یەک لە پیا و ساڵحەکان نوێژێ دەکەم، مزگەفت ئاگری تێبەردەبی، لایەکی مزگەفتێ دەسووتێ، ئەو هەر لە ناو نوێژەکەیە. کاتێک کە سەلام دات و کوڕخۆ کەس لە مزگەفتێ نەمایە، ئەوە عالەم و خەریکی ئەوەی دەکەن، مزگەفتی دەکوژێنەوە، تیان ئەرماری خرات نەبی، ئەوە تو هەر لە ناو نوێژێ بووی. تێ بە حەقی قورئان قەسەم بە زاتی پاکی ئەڵڵا، ئەوەندە لە ناو نوێژەکەم ڕووچوو بووم، ئەوەندە گەورەی و عەزەمەتی خوای گەورەم لە دڵدا بوو، هیچ ئاگام لە دەورا و پشتی خۆم نەبوو. کورەمە مێشک بە پێشماندا بێ، مێروتانێک دەزانین حرەکەی دەکەیاننا. ئەو کا حضور القلب عزیزان، بەڕاستی حضور القلب ئەوەی ئەتوو بەمعنای کەلیمەی بچێ ناو نوێژەکەی و غەرق بی لە منازاتی خوای رب العالمین. پاشان گوتمان الفهم لە نوێژەکەشت بگەی، بزانیت چ دەری ئازیزان، چکە ئەغڵبی ئەوانەی کە ئاگایان لە نوێژەکان نیە، ئەوەی کە لێ حاڵینی نازان چ دەرێن لە کاتی گفتوگۆیەکاندا. وتیشم کتاب زۆر، خاصەن دوو کتێبی زۆر پوختە و جوانم دیتەوە. یەکیان ئیمام سەکرێکارە، خوای گەورە نەزاتی بدا لەو سزن لەو ئەسیرە یا ڕەبی، یەکیان ئیمام ئەحمەد شەریعەتیە. هەردوو کتێبەکەیان ئەستور و گەورن، بەس باسی نوێژ دەکەن. سبحان الله، ئەوەندەی هەردوو کتێبیان وەڵای من چینە هەزار لاپەڕە دەبی کە بەس باسی نوێژ دەکاتن. خاڵی سێم کە گوتمان باسی کە التعظیم. خاڵی چارەم کە ئێستا باز دەکەن الهەیبە. الله، بەڕاستی ئینسان کاتێک کە بەرامبەر ئەو مەلیک المولوکێ ڕادەوەستی، کە بەرامبەر ئەو عەزیمەی ڕادەوەستی، ئەو خالیقە خوایە، سبحان الله، دەبی چەند هەیبەت بیتگری، چەند گەورەی و شکۆ و عەزەمەتی خوای گەورە ئەتوو داگریتن. دەبی چ ترسێک لە ناو دڵی دروست بی، چ حیا و شەرمێک لە ناو دڵی دروست بی. ئازیزانم، ئەوە هەیبەتە. بەڕاستی ئینسان ئەگە بەرامبەر ئەو هەیبەتەی خوای گەورە ڕاوەستا، یعنی بەڕاستی دەبی ئاهرەقەی شەرمەزاری دایگری کاتێک کە قسان دەکە بەرامبەر رب العالمین. بکە ئێمە گونەحبارین، چەند گونەحبار کە دەچێتم بەرامبەر خوای گەورە و سەدەهات جار بێ ئەمریم کردووە، بە ڕوڕەشیەوە ئەچمەوە خزمەتی، بە خەجاڵەتیەوە ئەچمە خزمەتی. زۆر بۆیە دەبێ هەیبەت و گەورەی ئەو خودای ئەمە دابگرێتن. دەبی شەرم بکەم کاتێک کە قسەی دەکەم لەگەڵی، حیا بمگرێ کاتێک کە قسەی لەگەڵ دەکەم. جا بۆیە پاش هەیبەتیش کە پێی دەن ڕەجا. الله، ئەو نوێژەی بەو هەموو خشوع و خضوع و شەرم و حیا و یعنی ملکەچی و زەلیلیەوە دەکەم، ئینجا ڕەجاش ئەمەیە کە خوای گەورە لێم قبوڵ کە. چکە بەڕاستی ئەگەر قبوڵم نەکە هیچم لەدەست نییە، هیچم لەدەست نایە ئەگەر قبوڵی نەکە.
بەڵام ڕەزام وایە خوای گەورە لێم قبولکە و لێشی ئەپارێمەوە کە لێم قبولکە و داواشی لێ ئەەکەم کە ئەو مناجاتە و ئەو عیبادەتە و ئەو پەرستشم لێ قبول بکاتن. بزانە ئینسان چۆن سبحان الله دائما لە بینی خەوف و ڕەجا لە نوێژەکە زۆر ئەترسی لە خوای، بەڵام لەولایە زۆر ڕەجا لە خوایە کە خوای گەورە لێت قبول بکە. خاڵێکی تریش الحەیا. الله والله ئینسان ئەگەر گوناحبار بوو، ئەگەر تاوانبار بوو، کاتێک کە دەیبەدەن لای حاکمی سەری شۆڕە زۆر خۆی بەزەلی نیشان دەدا بەرامبەر حاکمەکەی، پەشێمانم ئەی حاکم، پەشێمانم ماڵ و منداڵم وردە، بکەن لە خاتری خوای گەورە، نەمزانی شەیتان پێی کردم. باشە تۆ بەرامبەر ئەو خالیقەی، بەرامبەر ئەو عەزیمەی کە هەموو ناز و نیعمەتەکان ئیویە، وما بكم من نعمة فمن الله، هەرچی نیعمەت ئیویە، وإن تعدوا نعمة الله لا تحصوها. ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە بژمێری هەر بەشمان نایە، هەموو ئیویە. ئینجا ئەو هەموو نیعمەتە نەسوپاست کردیا، نەستایشت کردیا، نە نیعمەتەکەت بە جوانی بەکارهێنایە، بەڵکو بالعەکس نیعمەتەکەت لە دژی خوای گەورە بەکارهێنایە، گوناهت پێ کردی ئەو نیعمەتە. باشە بەو زەلیلەوە، بەو ڕوڕەشیەوە، بەو خەجاڵەتیەوە کە دەچێت بەرامبەری والله دەبی شەرم و حەیات بتگر ئارەقەلی سەوادی ڕانەوەستی، ئەوەندە شەرم بکەی لە خۆت، ئەوەندە حەیا بکەی لە خۆت، ئەوەندە هەست بە ئابڕوو چوون بکەی بەرامبەر خوای گەورە. عەزیزانم ئینسان دەبێ ئەوان نوێژ بکە، ڕاستی شەرم و حەیا بیگرێ، ئەدەب بیگرێ بەرامبەر خوا، ڕوومانی هەست سەرمان برنکەین بەرامبەر خوای گەورە. بۆیە لە نوێژ دەبی تەماشای پێشە خۆت بکەی، نەک تەماشای عاسمانێ بکەی، حرامە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام يعني قەدەغەی کردووە ئینسان تەماشای عاسمانێ بکات، يعني حتى دوعای لێ کردووە ئەو کەسێک کە سەری بەرن دەکاتەوە، ئەگەر سەری بوو بە کەر، ئەگەر سەری بوو بە شتێک، يعني سبحان الله، يعني زۆر گرینگە ئینسان کاتێک کە نوێژ دەکات بەڕاستی بە حەیا و شەرمەوە نوێژێ بکە، بە ڕوڕەشی و خەجاڵەتیەوە نوێژێ بکە، هەست بە شەرمەزاری بکە. یا ڕەب ئەمن بەرامبەرت ڕادەوەستم، ئەمن عیبادەتت دەکەم، ئەمن هاوارت دەکەمێ، ئەمن هەر ئیستیعانە بە تو دەکەم، هەر لە تو دەپارێمەوە، سوودە و ڕوکوع هەر بۆ تو دەبەم، لەگەڵ ئەوە شەرمەزارم، ڕوڕەشم، خەجاڵەتم خوایە. بەو شێوە ئینسان دەتوانی بەڕاستی تام و لەزەت لە نوێژێ بکە، بەو شێوە ئەو نوێژە دەبتە خێر و بەرەکەت لە بۆت، بەو شێوە ئەو نوێژە دەبتە نور، دڵت پێ ڕووناک دەکاتەوە، دەبتە قووەت و هێز، دڵت پێ بە قووەت دەکات. خاڵێکی تریش ئەوەیە کە نوێژەکەت تەواو کرد، ئینجا سێزاران دەڵێ ئەستەغفر الله، کە پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام کە نوێژی تەواو دەکرد، ئینجا سێزاران ئیستیغفاری دەکرد. دەزانێت ئەو ئیستیغفارە بۆ چییە؟ بۆ ئەگەر هەر کەم و کورتێکت لە ناو نوێژەیدا هەبووە، هەر کەم و کەسریەکت لە ناو ئەو نوێژەدا هەبووە، هەر خاڵێکت کە حەقی خۆن نەدایتێ لە نوێژەکەدا، لە نیەتدا، لە ڕاوەسانتدا، لە ڕوکوعدا، لە سوجدەدا، لە تەحیاتدا، لە هەموو واجبات و هەموو ئەرکانەکان، هەموو سونەتەکان کە بە جوانی جێبەجێ نەکردووە، داوای ئیستیغفار دەکەم لە خوای گەورە، داوای تەوبە دەکەم، پەشیمانم خوایە ئەگەر حەقم نەدایبیتێ لەو عیبادەتەدا، ما عەبەدناکە حەقە عیبادەتیک. والله هەتا دەمرین ئەوها نوێژێ بکەین، هەر حەقی خوای گەورەمان نەداوە، والله حەقی هیچ نیعمەتێکمان نەداوە، نەک حەقی ئەو هەموو نیعمەتێک کە لەسەر ئێمەی ڕشتووە، حەقی ئەو هەموو فەزڵ و چاکەیەک کە لەسەر ئێمەی ڕێشتووە. عەزیزانم دەزانی خوای گەورە ناز و نیعمەتی چەندە لەسەر ئەمە، هەر نیعمەتی عەقڵ کوڕە هەزاری لەمە جسم ساختر وا لە شێتخانەیە، بڕۆ سەردانێکی شێتخانەی بکەن، بزانە ئەو کەسانە دەبینی چ عەیبیتیان، ددانی تەواوە، چاوی، جێی، قەلبی، کلیەی، دڵی، هەر هەمووی مەزبوطە، تەنها یەک نیعمەتی لەسان، بەس نیعمەتی عەقڵ، یەک نیعمەت بزانە کەتە چێندەر. سبحان الله، کەسێک بڕۆ خەسەخانەی جمهوری، پشتەوەی خەسەخانەی جمهوری، ئەوانەی کلیان ڕاوەستاوە، غەستی کلیان لۆ دەکەن، خوا شیفای هەمووان بدە یا ڕەبی، خوا شیفایان بدە. ئەو هیچ عەیبی نییە، نە چاوی، نە عەقڵی، نە جێی، نە ددانی، نە زبانی، نە مەعیدەی، نە دڵی، نە پەنکریا، هیچ عەیبی نییە، دەستی لە قیاموسە. یەک نیعمەت بەس کلیەکان ئیش ناکەن، زان ئەو بەستە زمانە دوو بۆڕی ئەبێرەوە، بۆڕێکی شین، بۆڕێکی سۆر، هەر خودی بۆڕێکە چەند ناخۆشە یا ڕەبی. ئەوجا بڕۆ هەفتەی 2 ڕۆژ ئەوە 3 سەعات لەبەن ئەو جیهازەی ڕاوەسا تا کلیە دەشواتەوە. الله ڕەبی خوا سەبریان بدەی، ڕەبی خوا شیفایان بدەی، خوایە سبحان الله. هەر بەس تەماشای ئەو نەخۆشەی کە ئەوجا خۆت دەبینی، یا ڕەبی ئەو هەموو نیعمەتە
کوا حەمد و سەنای خوا، کا سپاسی خوای گەورە. بڕۆ سەردانشی نانەکەلی بکە، خەستەخانەی نانەکەلی، ئەو هەموو خەڵکە کە سەرەتانیتی منداڵە، ژنە، پیاوە، ئیختیارە، گەنجە، لاوە، تازە پێگەیشت و سەرەتانیتی، یا ئەڵڵا، هەریەکی سەرەتانی لە جێیەکی هاتی، هەریەکی بە دەردێکی دەناڵێنی. ڕەبی خوا خێری ئەو خەستەخانانە بنووسی، یا ڕەب خوا ئەجر و پاداشی خاوەنەکانیان بداتەوە کە بەر سوچێکیان لە بۆ ئەو خەڵکەی کردو. ئەگەنا بەڕاستی ئێمە کەسمان دەرەقەت نایەن مەسروفی ئەوانە بکەین کە نەخۆش، کە بەڕاستی ئەو نەخۆشی قورسانە ئیفلاسی بە ساحیبەکەی دەینی، وەڵڵا ئیفلاسی پێدەینی. ڕەبی خوای گەورە بە ملیار هەقات جەزا و خێریان بداتەوە، لە پارە و سەرۆت و سامانی لۆیان تعویز کاتەوە کە ئەم خێرە گەورە دەکەن ئەو دوو خەستەخانەی هەولێر و سلێمان. عەزیزانم، بەڕاستی زەحمەتە. دی کوا حەمد و سەنای تۆ، کوا پێم بڵێ کوا حەمد و سەنای تۆ. بۆی بەڕاستی بەردەوام دەبی ئێمە ئیستیغفار بکەین. هەر عەمەلێکی ساڵحێک کە دەبی لە پاش ئەو عەمەلە ساڵحەی 3000 ئیستیغفار بکەین، کە نەکو عەمەلە ساڵحەکەی کەم و کەسرێکی تێدابی، نەقسانیەکی تێدابی کە تێشیدایە، یەقینیشت پێی دەیتەیە. بۆی عولەماهەن دەفەرمون ئیستیغفارنا یحتاج إلى استیغفار، حتا تۆبەکانمان پێویستی بە تۆبەیە، کە ئەو تۆبە زۆر مەزبوط نییە، خەلەلێکی تێدەدەی، بەو تۆبەی ئەو تۆبەی چاکەی، بەو تۆبەی ئەو تۆبەی دروستکەی، مەزبوطی کەی. عەزیزانم، بەڕاستی ئەوەی ئەمە نوێژ نییە دەکەین، وەڵڵا نوێژ نییە دەکەین. دوێ لە گوناحی دەسەڵمەینەوە، لە گوناحی دەگەڕێینەوە، نە هەیبەت و شەرم و خەوفی خواوەمان لێ دەکە کە بەڕاستی گوناح نەکەین. کەواتە عەزیزم، ئەو نوێژەی کە بەڕاستی دڵت دروست دەکات، ئەو نوێژەیە کە بەڕاستی دەرت پڕ نور دەکات، ساغی دەکات، ئەو نوێژەیە کە باسمان کرد. ئەگەر بەو شێوە نوێژەکانمان کرد، واللهی ئەو نوێژە لۆ دەبتە خێر و بەرەکەت. پاشان با سونەتانی زۆر بکەین، چونکە بەڕاستی بە سونەتەکان زۆر لە خوای گەورە نێزیک دەبینەوە، زۆر لە خوای نێزیک دەبینەوە. سان بۆی نوێژی جەماعەت هەر هەمووی خێر و بەرەکەتە. یەک کە دەچێ مزگەوتێ سوبحانەڵڵا جارە هیچ نەکەی، سونەتێکی دەستنوێژ، سونەتێکی تەحیدول مەسجید، سونەتێکی پێش نوێژەکەی دەکەی. پاشان کە نوێژەکەت کرد ئەگەر نیوەڕۆ بوو مەسەڵەن سونەتێکیشی لە پاش دەکەی. بزانە سبحان ئەو سنەتانە چەند خۆشن، چەند تام و لەزەتن، چەند خۆشی دەدەنە دڵی ئینسانی. بەو سنەتانە لە خوا نێزیک دەبیەوە، وەکو لە حەدیسە قودسیەکە هاتووە کە دەفەرمی بە هیچ شتێک بەندەکانی من لە من نێزیک نابتەوە بەوانی کە لە سەرم فەرز کردوون. ولا يزال العبد يتقرب إلي بالنوافل، بەردەوام ئەو بەندەیە بە چی؟ بە نەوافل، بە نوێژە سنەتەکان، بە ڕۆژێ سنەتەکان، بە چاکەکان لە من نێزیک دەبتەوە. ئەڵڵا ئەوەندە نێزیک دەبیەوە حتا وەلێدێ ئەو چاوت قەت شتێک ناکە کە خوا پێ ناخۆش بی، ئەو گوێت قەت شتێک ناکە خوا پێی ناخۆش بی، ئەم دەستە شتێک ناکە کە خوا پێی ناخۆش بی، ئەم قاچەک ناستە شوێنە کە خوا پێی ناخۆش بی. الله كنت سمعه الذي يسمع به وبصره التي يبصر به. هەمووی یعنی سبحان الله والدێ هەموو ئەندامەکانت ڕێک مطابقی ئەمری خودای گەورە دەبن، لەسەر فەرمان و لەسەر ئەوامری خودای گەورە دەجوولێنەوە. ئازیزانم، بەڕاستی ئەم جۆرە نوێژانە زۆر عەزیمە. جا بۆیە سان کاتێک کە تەبان لە نوێژ خۆشترینش لە نوێژ چییە؟ قیام کاتێک کە ڕادەوەستی قورئان دەخوێنی، زۆر قورئان لە قیام بخوێنن، زۆر یان لە دوو ئەو ئیمامانەی نوێژ بکەن کە زۆر قورئانی دەخوێنن. دەزانیت تۆ تام و لەزەتێکی خۆشی تێدایە، خاستە ئەگە ئیمامەکە دەنجی خۆش بی و قراءەت و خوێندنەوەکەی دروست بی. ئەڵڵا بەڕاستی بەتامە. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕۆژێکیان چوو بە مزگەوتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام، شەو بوو. وام کردی دەبینم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژێ دەکات، کە وەڵڵاهی فرسەتێکی باشە. دەبا ئەم شەو نوێژەکی لە دوو بکەم. تینێتی میناو لە تەنیشتی ڕاوەستام و دام بەست، گوتی سوورەتی بەقەرەی دەخوین. طبعاً لەقەد 100 ئاەت دەخوینی تاوە دەستە ڕوکوعی، چونکە بەقەرە 286 ئاەتە. گوتی هەموو بەقەرەی خوێن. یا ئەڵڵا هەموو بەقەرە، هەر باز لە ڕکعەتی یەکەمەدا ڕاوەستایە. گوتم خۆ قابلە ئالی عیمران ناخوین. گوتی چۆن ناو ئالی عیمران؟ تم دەی هەتۆزێک ئالی عیمرانیش دەخوینی تاوە دەستە ڕوکوع. گوتی هەموو ئالی عیمرانی خوێن، ئەوەی 200 ئاەت، ئەوە چەند 486 ئاەتی خوێن. گوتی جا چۆ سوورەتی نیسا؟ یاخۆ سوورەتی نیسا بخوین، کە هەموو سوورەتی نیسائیشی خوێن. سبحان الله، هەموو سوورەتی نیسائیشی خوێن کە تەقریبەن دەکات 4 جزء لە یەک قورئان لە یەک ڕکعەتدا پێغەمبەری خوا خوێندی صلی الله عليه وسلم. عەزیزان،
ڕاستی ئەو خینەزە عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ لە هەر جێیەک باسی ئاگر کردبایە باسی جەهەنەم و ئاگری کرابایە یەکسەر پێغەمبەری خوا بە هاواری دەکرد لە بۆ خوای گەورە کە بم پارێزە لەو ئاگری کە دوورم دێخەوە لە ئاگری جەهەنەم نەمفڕێنی بە ئاگری جەهەنەم دەفەرمێ هەر ئایەتێک کە باسی بەهەشت و نیعمەتی خوای گەورە کردبا داوای لە خوای گەورە دەکرد کە لەو نیعمەت و لەو بەهەشت و لەو خۆشیەی مەحروم نەکاتون و پێی ببەخشی ئەوە نوێژە ئەوە تەفاعولە لەگە قورئان ئەوە حاڵی بوونە لە قورئان کاتێک کە لە ناو نوێژدا تۆ بەم شێوەیە مناجات لە ڕەب العالەمین دەکەی لە ناو نوێژ هەم تۆ قسەی لە بۆ خوای گەورە دەکەی هەم قورئانەکەش قسەی بۆ تۆ دەکات کەلامی خوایە ئەم گوفتوگۆیە ئەم حیوارە ئەم تام و لەززەتە ئەم نورە ئەو لیقایە ئەخەلوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێزار نەدەبوو دەیان فەرمووی یا ڕەسوول الله ئەخەتو زۆر نوێژێ دەکەی حتى توارت قدما پێیەکانی شل بوونە شل تاقەتیان نمایە ئەوەندە زۆر ڕادەوەستی ئەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەدی نابی بەندەیەکی سپاس گوزاری نعمەتەکانی خوای گەورە بم بەرێ وەڵڵا بەڕاستی نوێژ گەورەترین سپاس گوزاری خودایە کاتێک ئێمە دەمانوێ سپاس گوزاری نعمەتەکان بکەین بەچی بە نوێژێکی ڕێک بە نوێژێکی دروست ئەمەش بەڕاستی یەکێکە لە هەر علامەتە گەورەکانی ئەو کەسانەی کە دڵیان زندووە بۆ علامەتێکی تریش ئینشاڵڵا لە دەرسی داهاتوو بە خزمەتتان دەگەمەوە السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه